ئێمە لە سلێمانی بووین 8 حالەتی کۆلێرا پسڕاست کراوەتەوە و ئێمە بۆ عێراقیش نردومانە چکە ئێمە لە یەک سیستەمی سێرڤلانس و دۆزنەوەی حالەتەکانی لە ئاستی عێراقدا لەگەڵ ئەو هەماهەنگی هەیە. نەخۆشی کۆلێرا نەخۆشیەکە نوێنیە سەر هەڵبدا، ئەم بەکتریایە کە ڤیبریۆ کۆلێرای پێ دەڵێن هەر خۆی هەیە و لە ماوەی ساڵانی ڕابردووە لە هەرێمی کوردستاندا، بەڵام بەردەوام هەوڵەکانمان بۆ کۆنتڕۆلکردن بووە بۆی نەخۆشیەکە سەر هەڵ نەداوە. ئەمەش لە ڕێگەی پاکڕاگرتنی ئاوی خواردنەوەیە، سەرچاوەکانی ئاو خواردنەوەیان بیرە یان ئیفرازە یان شەمعەکانە یان معالەجەکردنی ئاوی ڕووبارەکانە کە دەبێتەوە معالەجە دەکرێت بۆی بەسەر هاوڵاتی لە ڕێگەی شەبەکانەوە دابەشدەکرێت. ئەوەی دەمێتەوە سەر هاوڵاتی خۆی تانچی ناوماڵەکەیتی و تانچەکەی چەند پیسەوە بەکارهێنانی بۆ خواردنەوە. لێرە من دەمەوێت بڵێم کە لە هەندێک شوێن کێشەی شەمع هەیە لە سلێمانی ئەوەی ئاوکەیە، بەڵام بەشی دووەمیشیان پەیوەندی بە سەوزەوات هەیە بەداخەوە کە لە هەندێک شوێن سەوزەوات بە ئاوی پیس ئاوی مەدرا لەبەرەوەی دیارە ئەوان وا دەزانن کە بە ئاوی پیس وەکو پێینێکی کیمیایی بەکاری دێنەوە بۆی خێرا زەرعاتەکەیان پێ بگات و بە بازاری بکەن، ئەمە قەدەغێ